کاتتان باش بینەرانی خۆشەویست با بەرنامەی ئاور و لەگەڵ میوانێکی دیکە هاتمەوە خزمەتان بۆ باسکردن و شرۆڤەی هەواڵێک و تەوەرێک. هەروە کە ئەزانن دوێنێ ساڵڕۆژی 2 ساڵ کارکردنی ڕۆحانی بوو لە پۆستی سەرۆکۆماری جمهوری ئیسلامی ئێران و بۆیە وتارێکی پێشکەش کرد و گزارشی خۆی لەسەر کارەکانی باس کرد لەسەرەوەی کە لە چه خاڵهایەک توانیوێتی پیشڕەف بکات و دەستکەوتی هەبێت. ئێمەش حەزمان کرد تۆزێ باس لەسەرەوە تەوەرە بکەین و لە میدیاکانیش تۆزێک باسی لەسەر کراوە کە لە چه خاڵهایەک پێشکەوتنی بوو لە چه خاڵهایەکە لاواز بووە. ئەوڕۆژ لەگەڵ کاک ئیدریس کولادووزی بەرپرسی ڕۆژهەڵات تیڤی لەگەڵتانین. کاک ئیدریس بەخێر بێ. سپاس کاک فازڵ، مەمنون، سپاس بۆ دەرفەت. ئەگەر تۆزێک وەکو سەرەتا باسێک لەسەر کارنامەی ڕۆحانی بکەی بۆمان. بەڕێزی کاک فازڵ سپاس. ڕاستیەکەی ئەگەر بمانەوێ تیش بخەینە سەر 2 ساڵ کارکردنی حەسەنی ڕۆحانی وەک ڕئیس جمهوری ئێران لەو ماوەیەدا، ئەگەر چاوێکی خێرا بۆ کارنامەوە مێژووی حەسەنی ڕۆحانیە بخشێنین کە لە سەرەتاوە بە لە کاتی پرۆپاگەندەی هەڵبژاردنەکانە بە چەشنێک لە گوڕوتینەوە هاتە مەیدان و کۆمەڵی قەوڵ و بەڵێنیدا بە خەڵک بۆ جێبەجێکردنی و ڕێک دەستی خستە سەر ئەو خاڵانەی کە خەڵکی ئێران لەگەڵی بەرەو ڕووبوون، بۆ نمونە گرفتی ئابووری، کێشەی بێکاری، سیاسەتی خارجی. هەموو ئەوانە ئەگەر تۆ بیتێری وردە وردەشی بکەیتەوە لە ڕاستیدا نەتەنیا لە هیچ کام لەو بوارانە سەرکەوتنی بەدەست نەهێنا، ئەگەر بە چاوی دەوڵەتەکان، دەوڵەتی ڕۆحانی، دەوڵەتی ئەحمەدی نژاد و دەوڵەتی ڕەفسەنجانی و خاتەمی و کێ چاو لێ بکەی لە زۆر بوارەوە ئەگەر خراپتر نەبوو بێ باشتر نەبووە، چونکە سیستم و ساختاری کۆماری ئیسلامی بە جۆرێکە کە ئیسلاح پەزیر نییە، خۆی لە خۆیدا تووشی کۆمەڵێک کێشە و قەیرانی جددی بووە کە ئەم کێشە و قەیرانانە ناتوانێت لە چوارچێوەی کۆماری ئیسلامیدا چارەسەر بکرێ و نەتەنیا نەیتوانیوە بە نەزەری من تا ئێستا ئاڵۆستر بووە و کێشە و ململانیەکان لە ناوخۆ زۆر جددیتر بووەتەوە. بەنسبەت سیاسەتی خارجی و ئەگەر چاوێکی خێرای لێ بکەی شایە زۆر کەس بڵێ نەخێوان نییە لە سیاسەتی خارجیە بڕێ پێشکەوتنی بەدەستێناوە، بەڵام کامە پێشکەوتن. تۆ ئێستا دوای ئەو هەمووە باجە قورسەی کە داویە کۆماری ئیسلامی خەرجێکی یەکجار زۆری کردە لە پرسی ئەتۆمیەوانە کە قرارە بگا بە نەتیجە، ئێستا ئەبینی کێشە و ململانیەکانی نێوان کۆماری ئیسلامی گەیشتووەتە ئاستێک کە حتا خودی کۆماری ئیسلامی و لەسەروی هەموو ئەوانەوە ڕێبەری کۆماری ئیسلامی ڕێگە نەدا. لە بیریشمان نەچێ ڕئیس جمهور زۆر ئیختیاری، چوزانم ئەمنیەتی و قووەی قەزاییە، ئەوانە هیچ کامیان بەدەستی نییە و زۆرتر لە دەستی ڕاهبەری کۆماری ئیسلامی و بەیتی ڕاهبەریە. بۆیە ئەویش لە چوارچێوەی خۆیدا ئەگەر حەسێبی کەی بەگشتی من ئەتوانم ئەوەت ئەسکەم کە سیاسەتی ڕۆحانی لە ماوە نەتەنیا نەیتوانیوە بەرەو پێشچوونی باش بەرەو پێشچوون بەخۆیەوە ببینێ، بەڵکو لە زۆر لایەنەوە پاشەکشێکی پێوە بینی. تۆ ئەگەرە بینی لە سیاسەتی دەرەوە 2 قەدەمە چێتە پێشەوە، بەڵام لە سیاسەتی ناوە 4 قەدەم پاشەکشەی پێکەن. بۆیە هەموو ئەوانە دەستی داهاتە دەستێک کە ئێستا ئەتوانین بۆ شێوەیە بڵێن کە سیاسەتی ڕۆحانی لە ماوەی ئەو 2 ساڵە ڕوو لە شکست بووە، نەیتوانێت لە هیچ وارێکا کە لە ئەوڵەوە قەوڵی دابوو بۆ ئیسلاح و چاکدازی هیچ کامیان جێبەجێ بکە. باشە کاک ئیدریس، خاڵ بە خاڵ هەرچەنەوە بە گشتی ئاماژەیەکتان بە هەموو باسەکان کرد، بەڵام پێشەوەی بچنە سەر مەورد بە مەورد و خاڵ بە خاڵ یان ئەو پێوەرانەی کە دیاریکرێت بۆ پێشکەوتنی ڕۆحانی یان هەر دەوڵەتێک، بەڵام ئێوە بە چه هۆکارێکی ئەزانن کە نەیتوانێت پێشکەوتن بەخۆی ببینێ؟ ئایا پلانێکە و بڕیارێک نییە ئەسڵەن هەوڵێک لەسەر ئەو خاڵانە بدەن یان ڕێکەوتنێکەیە لە نێوان سەر و کۆمار و باقی ئەو بەرپرسەکانی کۆماری ئیسلامی، یان نا ئەسڵەن توانایی نییە؟ بەنسبەت توانایی و بێتوانایی بە نەزەری من ڕئیس جمهورەکانی ئێران هەر لە ئەحمەدی نژاد کە بە چوزانم ئەدەبیاتێکی کوچە بازاڕی و جۆرێ لە لۆمپەنیزم هاتە سەرکار و حەسەنی ڕۆحانی کە بە شێخی دیپلۆمات و ئەوانە ناسراوە لە ئێرانە، لە ڕاستیدا ئەگەر بەراورد دێ بکەی لە گەڵ کارەکانیانە دروستە ئەو ئێرانی لە ئاستی نێودەوڵەتیە مەبەستم ئەحمەدی نژادە کە بڕێ گۆشەگیر و تەریک خستەوە
و بە سیاسەتی نازانم ئینکاری هۆلۆکاست و بەرەو پێشبردننی بەرنامە ئەتۆمیەکان و گوێنەدان بە سازمانی ملل و بە کاغەز پارە لە قەڵەمدانی بڕیارنامەکانی ئەنجومەنی ئاسایش لە دژی ئێران و هەموو ئەوانە ئەگەر لەو لای شۆبیت و ڕۆحانی کە هەموو ئەو سیاسەتانەی بە جۆرە لە جۆرەکانی لە قسەوە لە دیپلۆماسیە بردەژێر پرسیار و چهرەیەکی وای لە خۆی نیشاندا بە دنیای دەرەوە کە نەخێر ئەوانەی ئەحمەدی نژاد کە کردوویەتی لە بە پێچەوانەی ویستی کۆماری ئیسلامی بووە بەڵام ئەمەی کە بە قسەی خودی ڕۆحانی کە ئەو ئەیکا لە ئاراستەی بەرەو پێشوونی سیاسەتەکانی کۆماری ئیسلامیە کە نەرمش لە مقابڵی دەرەوە هەڵدان بە جۆرە لە جۆرەکان بۆ چارەسەری قەیرانی ئەتۆمی بەڵام کە ئەبینی لە کردەوە ئەگەر هەردێکیان نەخەیتە پایتەرازوە فقط لە ڕاستیدا لە گفتارا بووە لە قسەکردنا بووە ئەو ئەم بە شێوەیەکی نەرم و منعەتب لەگەڵ کۆمەڵگای جیهانیا بەرەو ڕووە بێتەوە بەبێ ئەوەی هیچ کام لە بڕیارنامەکان هیچ کام لە پەسەندکراوەکانی ئەنجومەنی ئاسایی جێبەجێ بکە بەبێ ئەوەی کە حتا لە پشتی ئەتۆمیشە هەنگاوی پاشەکشەی کردوێ تو ئەبینی لە ماوە ئاستی سانتریفوژەکان گەیشتووەتە کوێ گەیشتووەتە ئەیسەر لە سەتێکی زۆر بەرزایە بە نسبەتی حقوقی بەشەرچی ئەگەر هەموو ئەوانە چاولەکەی هەموو ئەوانە پێوەرن بۆ ئەوەی کە تۆ دەوڵەتێک بە نسبەت دەوڵەتێکی ترەوە مقایسە بکەیت لە ماوەی کەمتر لە 1 ساڵی ڕابردووە نزیک بە 500 کەس لە ئێرانە لە سێدارا دراون ئەوانە بەپێی چییە بەپێی ئەو ڕاگەیاندانەی کە خودی کۆماری ئیسلامی بڵاویەکەنەوە بەڵام لە ڕاستیدا ئەگەر بچیتە نێوەرۆگی قەزیەکۆ بە هەزاران کەس یادام کرا لە شوێن و سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیە کە نەتەنیا دەنگی نەداوەتەوە هیچ ڕەندانەوەیەکی لە ئاستی میدیایی جیهانیشدا نەبووە بە حکمەوەی کە لە ئێرانە میدیایەکی ئازاد وە سربەست نییە و ناتوانێت ئەوانە وەک پێویست بگوازێتەوە بۆیە هیچ کام لەوانە ناتوانێت پێوەەر بێ بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی بەتایبەت لە دەوڵەتی ڕۆحانیا بێژی بەرەو پێشوون باشی بەخۆوە بینیە لە ڕاستیدا بە نەزەری من پاشەکشەیەکی یەکجار زۆری کردووە لە ناوخۆ بەنسبەت سیاسەتەکان و قۆڵ بەڵێنانی و کاتە هاتە سەرکار لە سیاسەتی خارجیشە ئەوەی کە ئەیبینی ئێستا هەر هەمووی قەوڵ و بەڵێن و ئەوەیە کە هەر دوێنێ بۆ نمونە کە دانیشتنەکانی ئێستا لە ئاستی مەعاونانی وەزیری دەرەوە بۆ چارەسەرکردنی پرسی ئەتۆمی بەردەوامە ئەبینی ئێستا حتا خودی کۆماری ئیسلامی وانەی مەجلس و بەرپرسانی ئەمنیەتی ێژن شتەکە 50-50 چارەسەرکردنی لە سوورەتێکە حەسەنی ڕۆحانی هەموو توانی خۆی خستووەتە سەر چارەسەرکردنی ئەو پرسەوە جۆرێ ئاشتبوونەوە و بردنە ناوەی ئێران بۆ کۆمەلگای جیهانی وەکردنەوەی دەرگای جیهانی ئەمەش بە حکمی چی بە حکمی ئەو قەیرانە ماڵی و داراییانەی کە نەماوەی ساڵانی ڕابردوودا بەسەر کۆماری ئیسلامیدا سەپاوە لەبەر خاترەوە دەست لەسەر کێشە ئەتۆمیەکانی بەردا واز لە دەستێوەردان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێنێ کۆتایی بە یارمەتیەکانی خۆی بە گروپ ڕێکخراوە توریستیەکان بێنێ بۆیە کۆماری ئیسلامی لە ڕاستیدا هیچ کام لەوانەی جێبەجێ نەکردووە لە عینی حاڵیشە چێرەیەکی نەرم لەلایەن ڕۆحانیەوە بە کۆمەلگای جیهانی نیشان داوە کە بەڵێ ئێمە ئەهلی دیالۆگ و ئەهلی دیپلۆماسی و ئەهلی پێکەوە نازانم ژیان ئەوانێ بەڵام لە عەمەڵا بە نەزەری من جیاوازیەکی ئەو تۆی لە ڕاستیدا لە عەمەڵ و کردارە لەگەڵ ئەحمەدی نژادا نەبووە. باش ئەگەر ئیسە بین وردیکەینەوە ئەو پێوەرانە یەکێکی سیاسەتی ناوخۆیە کەەوە ئاماژەتان پێکرد وەکو مافی مرۆڤ یان ئەو دروشمە ئەساسیەکەی خۆی کە بە ناوی دەوڵەتی تەدبیر و ئومید ئایا ئومێدەکانی خەڵک گەیشتن بن بەس لەباری مافی مرۆڤ یان خاڵەکانی ترەوە بۆ جوابدانەوە بۆ پرسیارەی بەڕێستان من پێم خۆشە یەک تۆز بگەڕێمەوە دواوە لە هەر وڵاتێکا کە لە کاتی پرۆپاگەندەی انتخابات و هەڵبژاردنە هەر لایەنێک کە تێتە سەرکار کۆمەڵێ ئیسلاح و چاکسازی و کۆمەڵێ بەرنامە و پرۆگرامی خۆی دیارە پێشکەشێکە لەبەر خاتری ئەوەی کە خەڵک بەپێی ئەو بەرنامە دەنگ ئەدەن نە بەپێی ئەم نظام و سیستمە بەڵام لە کۆماری ئیسلامیدا کە مەسەڵەن ڕۆحانی تێ ئابە و شێوەیە قسەکە دەسە خاتە سەر کۆمەڵێ نقطە زەعف کە دەوڵەتی پێشوو بوویە خۆ لەبەر خاتر ملت و منفعەتی ملت و گەڕانەوەی ئاشتی و ئارامی بۆ ناوبنەماڵەوە بۆ خەڵکو و بۆ کۆمەلگا و بۆ شەقام نییە لە ڕاستیدا هەوڵەکان هەوڵی خودی ڕۆحانی و ئەحمەدی نژاد پێی وایە بۆ سیاسەتە تۆنڕەوانەی خۆی بە سەرکێشیکردن لە مقابڵی غەرب و ڕۆژئاوا جواب نەدانەوەی یەکێتی ئوروپا و چی ئەتوانێ ئەم سیستمەوە ئەم نظامی کۆماری ئیسلامی بپارێزرێ ئەمانە لە سوورەتێکە حەسەنی ڕۆحانی تێ ئەڵێکی ئەڵێن نەخێر ئەوەی ئەو سیاسەتەی تۆ کە گردووتەتە پێش لە ئاستی ناوچەی و نێودەوڵەتی و ناوخۆشە ئەوە کۆماری ئیسلامی ناپارێزرێ ئەم سیاسەتە نەرمەی من کە ئەڵێم
بە پێکەنین و بە دیپلۆماسی و لە عینی حاڵیشا بێعدام و سەرکوت و لە ناوخۆ و جۆرە سازش لە دەرەوە بۆ شێوەیە توانی کۆماری ئیسلامی پارێزێ. ئەنا لە واقعدا هیچ کامێکیان شەڕی ملت و شەڕی بەرژەوەندی ملت و شەڕی نازانم بە فیڕۆدانی ئابووری ئێران و ئەوانە هیچ کام نییە. تۆ تماشای و ئامارانەکە بە پێی و ئامارانەی کە ڕێکخراوە جیهانیەکان داویانە ئێران ساڵانە 5 تا 15 میلیارد دلار خەرجی سووریای کردووە هەر لە ماوەی ئەم چەند ساڵا کە سووریە تووشی ئەو قەیرانە بووە. لە عینی حاڵیشە یارمەتی حزبڵای لوبنانی کردووە. باشە ئەم سروەت و سامانە دەخۆی لە سەردەمی ئەحمەدی نەژادیشا هەمان سروەت و سامان بوو هەر بۆ ڕێکخراوانەیە جا تازە لەوانەیە بڕێک کەمتر، بەڵام ڕۆحانی هاتووە لەگەڵ ئەوەی کە پشتیوانی و پشتگیری هەمەلایەنەی ئەو گروپ و ڕێکخراوە تروریستیانەی کردووە، بەڵکو بازنەی ئەو یارمەتیانە بەو ڕێکخراوانەوە بەو وڵاتانەی کە پشتیوانی خۆین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زۆربەیان گروپ و ڕێکخراوە تۆنڕە و تۆنداژۆکانن، زۆربەی ئەو یارمەتیانەی بەرفراوانتر کردوێتەوە و جۆرێ لە جۆرەکان ئەو ڕێکخراوانە بە دروستکردنی حەشتی شعبی کوێکوێ لە عێراق و هەمووانە ئەوانەی بە جۆرێ لە جۆرەکان هاودوێتە ژێر چەتری خۆی و هەموو ئەو پارە و ئیمکاناتی ئێران خۆ نەیگەڕانوێتەوە بۆ ملت لە ئاستی ئەوەی کە ئەیوت وەک دەوڵەتی تەکبیر و ئومید کە بەشێکی چارەسەرکردنی قەیرانی ئێرانی بوو. ئەوەی هەر هەموو گەڕانوێتەوە بۆ وڵاتانی بۆ ئەو گروپ و ڕێکخراوانە کە هەر هەموو ئەوانە نەتەنیا بۆ ئاسایش و ئارامی ناوچەکە هەوڵیان نەداوە، بەڵکو بە جۆرە لە جۆرەکان تێکدەری ئاسایش و ئارامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوون و کۆماری ئیسلامی بەو جۆرەیە کێشەکانی خۆی گواستوێتەوە بۆ وڵاتان. ئیستا کۆماری ئیسلامی لە سووریا، لە عێراق، لە فلستین، لە کوێکوێ لە هەموو ئەوانە خەریکی شەڕەکە ئەو کێشەیە لە وڵاتانی ناوچەکە هەیە بە جۆرە لە جۆرەکان بە شەڕی خۆی زانێ لەبەر خاترەوە کێشە لە ناوخۆی ئێران. باشە زۆرێک لە کارناسان کاتێکە ڕۆحانی هاتە سەری کار باسی ئەوەیانە کرد هەر وەکو ئەوەی کە ئێوە ئاماژەی پێکەن کە تەنیا کاکڵەکەیە گۆڕێ، بەڵام وا بیریان لێ کردەوە کە مەأموریەتی ئەساسی ڕۆحانی ئەبێتە ئەوەی کە ئێران لە قەیرانی ئابووری دەرکات، یان تەنیا گۆڕانکاریەک لە سیاسەتەکانی ئێران و لەم ماوەی 4 ساڵی ڕۆحانی ئەگەر بگۆڕدرێ تەنیا شوێنە کە بتوانێت پێ بکرێ باری ئابووریە. لە باری ئابووری کارێکی پێکراوە بە نەزەریەوە لە بواری ئابووریش کە و هەموو جەختەکەی خۆی و هەموو سرنجەکەی خستە سەر ئەوەی کە کۆمەلگای جیهانی و وڵاتانی ڕۆژاوایی ئەوروپایی بتوانێت ئەو قەیرانە ئەتۆمیەی کە ئەو پرسی ئەتۆمی کە هەیە و ئەو قەیرانە ماڵی کە ئێران ڕوبەڕووی بووەتەوە بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان ئەوە بشکێنێەوە ئەو ئەیزانی کە ئەم قەیرانە ئابووریەیە کە پشتی ئێرانی شکانوە و ئەیزانی ئەو تەحریمانەی ئەنجومەنی ئاسایش و سێنا و وڵاتانی یەکێتی ئەوروپا لەسەر ئێران کاریگەری جدی داناوە، بۆیە دەستی خستە سەر ئەوە و بە جدی هەنگاوی هەڵگرت بۆ ئەوەی کە قەیرانی ئەتۆمی بە جۆرێک لە جۆرەکان چارەسەری بکە، هەم لە ناوخۆ بەیتی ڕەهبەری ڕازی بکە کە هەم لە دەریشەوە وڵاتانی ئوروپایی ئەوە، بەڵام وڵاتانی ئوروپایی ڕاستیەکەی بە حکمەوەی کە کۆماری ئیسلامی لەم ساڵانەی ئەخیرە بە جۆرێک لە جۆرەکان ئەم وتوێژ و دانوسان سەبارەت بە پرسی ئەتۆمی بەردەوام کێشاوێتی و لەو دەرفەتەی استفادەی کردووە بۆ ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان لە بەرهەمێنانی چەکی ئەتۆمی نزیک بێتەوە و ئاستی پیتاندنی گیانوەتە نزیک 22% و ئەوانەوە سانتریفیوژەکانی پەرەپێداوە، بۆیە کۆمەلگای جیهانی ڕاستیەکەی لە کۆماری ئیسلامی ناتوانن مطمئین و دڵنیا بن، بۆیە هەر هەمویان ئەوانیش لەگەڵ ئەوەی کە دەیانەوێت سیاسەتی پێشوازیان لەو سیاسەتەی ڕۆحانی کرد بۆ کرانەوە ڕوو بە وڵاتانی ڕۆژئاوایی، لە عینی حاڵیشا گارانتی و زەمانەتێکیان لێ دەبێت کە ئەم جارە ئەگەر ئەوانیش ئەو دەرگایانە کردەوە یا کۆماری ئیسلامیان ڕێگە پێداوە بۆ ئاسینە و دەوڵەتی جیهانی لەوە دڵنیا بن ئەو پارانەی کە ماوەی ساڵانێکە بەهۆی چارەکی ئەتۆمیەکانی کۆماری ئیسلامی وەک تەحریم خراوەتە سەر ئێران و پارەکە بلۆک کراوە، لەوە دڵنیا بن کە ئەگەر ئازاد بوو ئەم پارانە سەرفی گروپ و ڕێکخراوە تروریستیەکان نەکرێت، بەڵکو سەرفی مەسارفی ناوخۆیی بکرێ بۆ ڕێگاوبان، بۆ چوزانم زانکۆ، بۆ چی ئەوانەی کە لە ناوخۆ پێویستە ئەوانە بکرێ. بۆیە ئەوانیش لەوە ڕاستیەکەی نیگەرانن و مطمئین نین کە ئەو پارانە ئەگەر ئازادی بکەن دەستی ڕێکخراو و گروپە تروریستیەکان ناکرێت، وەک ئەوەی کە باسم کرد ساڵانە بە میلیاردها دلار سەرفی ئەوان ناکرێت. ئێستاش ئەوان نیگەرانی ئەوە بەشێکی تریشی ئەوەیە کە کۆماری ئیسلامی بۆ خۆی دەزانێت ئەگەر لە پرسی ئەتۆمیدا لەگەڵ کۆمەلگای جیهانیە پاشە کشە بکە و لە مەسەلەی حقوقی بەشەر و ئەوانش تێرنە بەرباز بووی، ئەمانە هەنگاوی یەکەمن و هەموو ئەو تەحریمانش کە بەسەر کۆماری ئیسلامیدا سەپاوە لە ڕاستیدا تەنیا
لەبەر چالاکی ئەتۆمیەکانی نەبووە بەشێکی زۆری بەرخاتی پێشەکاریەکانی مافی مرۆڤ وە دەستێوەردانەکانی بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو ئەوانە وایان کردە کە کۆمەڵێک تەحریمی بەسەرا بسەپێ و ئەو کۆمەڵە تەحریمەش لابردنی بەو شێوەیە کە ڕۆحانی و دەوڵەتەکەی دەڵێ ئەسڵەن لەگەڵ ئەقلی سەردەم و ئەقلی ئەم سەردەمان ناگونجێ چونکە کۆمەڵێکیان ڕەبتی هەیە بە حقوقی بەشەر و ئەوانە تەنیا و تەنیا پەیوەست نین بە گەمار و ئابوووریەکانی پەیوەست بە چالاکی ئەتۆمیەکانی کۆمەڵەکانی بۆیە هەموو ئەوانە گشتی گرێدراوی یەکترە سەختە ئەوانە بتوانین لە یەک جیا بکەیتەوە لە عینی حاڵیشدا ئەو گەمارانێک کە بەسەر کۆماری ئیسلامیدا سەپێنراون ئەوانە یەکجێ ماوەکەشمان زۆر کەمە داوای لەبردنی لێکم بەڵام ئەگەر لە حدێکی کەمدا ئاماژەیەک بەوە بکەی یەکێک لەو دروشمانە باسی بردنەوە سەرەوەی کۆمەلگای مەدەنی بوو لە ئێران و هەر بە نەوعێکیش پەیوەندی بە مافی مرۆڤەوە هەیە و ڕێکخراوە ناحکومیەکان بەڵام لە حدێکی کەمدا چی توانێت بکات لەو بەشە عەرزم کردی لە ئەوەڵەوە بە حکمی ئەوەی کە بەشی قەزایی کۆماری ئیسلامی و دام و دەستگا ئەمنیەتەکانی ئەو ڕژیمە لە ئێختیار و کنتڕۆڵ و چوارچێوەی ڕێی جمهور واتە ڕۆحانی نییە و ئەوانە لە ئێختیاری ڕێبەری کۆماری ئیسلامی و بەیتی ڕەهبەریایە بۆیە ئەم جامعەی مەدەنی و کردنەوەی فەزای ئازاد و مەسەڵەن بۆ نمونە ئەوەی کە لە داهێنی زانکۆ ئەوەی وەرزشگاکان کە قەرارە ژنان کە قسەی ئاوا هەیە بشنە ئستادیۆم یان نەشنە ئستادیۆم ئەوەی سە تەناقوزاتێکی زۆر گەورەی دروست کردەوە جەماعەتی حزب الله و ئەنسار الئیسلام و نازانم ئەوانە و تویانەتینە سەر شەقام و خەڵک ئەو ژنانەی کە ڕووبکەنە زانستگاکان خەڵتانی خوێنیانەکەین و چێکەین بۆیە ڕۆحانی ڕاستیەکەی لەو ئاراستەیە نەتەنیا هەنگاوێکی نەناوە بەڵکو بە حکمەیە کە ویستویەتی لە پەیوەند لەگەڵ بەرنامە ئەتۆمیەکەی چەند هەنگاوێ لەگەڵ کۆمەلگای جیهانی بچێتە پێشەوە لە ناوخۆ چەند هەنگاوێ پاشەکشەی پێکرا و کۆمەلگای مەدەنی بە ئاستێکی زۆر پاشەکشەی پێکراوە خۆنی ئیمتیازێکەدا بە لایەنەکانی دژی خۆی لە نێوخۆ بۆتوانێت لەولاوە بەڵام بۆچوونی من لە نهایەتە لە هیچ کامێکیان لە سیاسەتی دەرەوە نەتەنیا موافق نابێ سیاسەتە ناوخۆوەکەشی کە هەموو قەڵ و بەڕێنەیدا بوو لە بواری ئەوەی کرانەوەی بڕێ فەزای مەدەنی کۆمەلگا بە نەزەری من ئەوەیش هەتابێ بەرەو بەرتەسکتر بوون و بەرەو داخراوتر بوون لە ڕستەیەکی کورتە دەوڵەتی تەدبیر و ئومیدە بە هیچ شێوەیەک ناتوانێت دەوڵەتی خودی ڕژیمی کۆماری ئیسلامی دەستخۆش بێ سپاس بۆ ئامادە سپاس بۆ تۆی سپاس بۆ دەرفەت سپاس لێەوەش عزیزان کە هاوڕێمان بوونە بەرنامە هەتا کاتێکی دیکە و بەرنمەیەکی دیکە و ئاوردانەوە لە هەواڵێکی دیکە ماڵتانەوە